کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە تۆ خوشحاڵم بۆ جارێکی تران بە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، نەورۆز لە شاری ورمێ گیرا و هەروەها بە دوای نەورۆز کە نەورۆزێکی زۆر زۆر بەرین و بێوێنە بوو لە ورمێ، هەندێک ژێوی و ئاڵۆزی لە شاری ورمێ پێک هات. لەسەرەوە ئێمە پێشتر بەرنمەیەکمان بووە، بەڵام پێم خۆش بوو لەسەر وەزیەتی ورمێ بەگشتی و ئێستا وەزیەت چۆنە باسێکی ترمان ببێت. هەر بۆ بوونەوە ئێمە هەوڵە دەین کە لە ڕێگەی تەلەفۆنەوە بەڕێزێک لە شاری ورمێ بە ناوی کاک ئەمیری عەزیزی، چالاکوانی سیاسی، وەسڵ بکەین کە پەیوەندیمان پێوە بگرێت. ئەگەر مەجال ببێت من پەیوەندی بکەم بە کاک ئەمیرەوە. کاک ئەمیر، ئەو کاتتان باش. ئەم کاتتان باش. زۆر سپاس کاک ئەمیر گیان، زۆر خوشحاڵم کە لەگەڵتانە پەیوەندیە گرم لەسەر وەزیەتەی وە لە ورمێ لە دوای نەورۆز هاتە پێشەوە. پێم خۆشە کەمێ زانیاریمان پێ بدەی و بزانم ئێستا وەزیەت چۆنە و دواتریشە چینە سەرەوە کە هۆکارەکانی چی بوو و ئەبێت چی بکرێت لە داهاتووە. ئێستا وەزیەتی ورمێ چۆنە؟ زۆر سپاسان دەکەم بۆ پەیوەندیگرتنتان و مامدی نەبن. سلااو ڕێزم هەیە بۆ بینەرانی ئێوە، هەویدارم سەرکەوتنی بن. وەزیەتی ورمیە ئێستا کانەیە هەتا کە ئێمە ئاگامان لە مۆزوع هەیە و دەتوانین باسی حەقیقەت بکەین. ئەوەیە کە جەوی ورمیە جەوەکی یەکجار زۆر ئەمنیەتی پێکاتووە. ئەمنیەتی لەباری ئەوەیە کە ڕژیم دەیهەوێ کەسانێک کە لە ئەستەی مەسائلی سیاسی یان پرۆپاگاندەیەک بۆ ئەهدافی سیاسی لە دنیای مەجازیدا پێکدێنن، ئەوانە شناسایی بکرێن، دەستگیر بکەن و بە ئەتهامی ارتباط هەبوونیان لەگەڵ تەشەکلهای سیاسی بتوانن سەرکوتیان بکەتەوە و بێدەنگیان بکەن کە جەوەکی یەکجار زۆر سیاسی لە ورمێدا ئێستا هەرچەند بە ڕوخسار دیار ناکە، بەڵام ئۆرگانهای دەوڵەتی لەو ئاستەیەدا یەکجار زۆر فعالن و ئیش دەکەن لەسەر ئەو مۆزوع. بەڵێ، چەند نەفەرێکیشیان وابزانم گرتووە و تازەگی حکمی ئیعدامیان بۆ هەڵسوڕاوێک دەرکردووە کە تەبعاً پێشتر گیراوە، سەر لەو جەزێرەیانە گیراوە، بەڵام هەمووانە بڵێ هۆکارێک بێ بۆ ئەوەی کە زیاتر وەزعەکە دەوڵەت بەسەریا دەسەڵات پێیا بکە. بەڵێ بێگومان ئەو شتە حەقیقەت هەیە. دیارە ڕژیم لە توولی تاریخی خۆیدا لە توولی چەند ساڵ حاکمیەتی خۆی هەمیشە سیاسەتێکی هەڵبژاردووە و ملەتی کورد وەک ملەتێکی دژی خۆی دەبێنێ، دژی خۆی تەشریحی کردووە، تۆزیحی داوە و حەول داوە کە هەر جوڵانەوەیەک لەسەر مەسایلی فەرهەنگی، لەسەر دفاعکردن لە حەقی خۆیان، لەسەر برازی عقایدی سیاسی، لەسەر داواکردن لە حەقی ئینسانی خۆیان هەم دژاتی ئەو ملەتە بکە و هەمجی تاوانباریان بکە کە سەر بە حرەکەتایەکی ضد ڕژیمن ئەستراتیان هەیە. طبیعەتەن لەو ئەرسەیەدا هەزاران کەس دەستگیر بوونا، هەزاران کەس ئێدام بوونا، زۆر کەس ترۆر کراوە و لەسەر ئەو سیاسەتە بە ساڵهای ساڵ
تبعیدەکی یەکجار زۆر لەسەر کوردستاندا سەپاندووە و بەڕێوەش دەبا و زۆر فعالانە لە بەشی کوردستاندا بە متودهایەکی جۆراجۆر بە ئۆرگانهایەکی تایبەتی خۆی لەسەر ئەو شتانە کار دەکەن بە سیستماتیک کار دەکەن کە نان هەبێ ملەتی کورد لە هیچ ئەرسەیەکدا زەفەر بەدەست بهێنن بۆ ئەوە کە تعریفێک لە هویەتی خۆیان دفاع لە حەقی خۆیان بەدەست بهێنن بۆیە کە هیچ پوئێنێک نەگەشتەوە دەستی ئەو ملەتا کە سەرکوت بووە کە تەبعید لەسەریاندا پەساندووە و نانهێڵن بەڕاستی وەک کورد هیچ گونە دەسترسیان پێیا بکە بە حەقی خۆیان. ئەو سیاسەتە بەڕێوە دەچێت لەلایەن ڕژیمەوە و لەو ئەرسەیەدا هەر متودێک ئیسپادە لێ دەکرێت و بەردەوام ئەو جەوە لە کوردستاندا تایبەتی لە ورمێ و لە ورمێ و لە شارەکانی شمالی کوردستان مەسەلەن شاری شاپور و ماکو و خۆی و پلدەشتەوانەژی سیاسەتە بەردەوامە و ئۆرگانیزە بووە و کاری لەسەری دەکەن. بەڵێ ئەو جۆرە کە باسە کرێ هەندێک لایەنی کوردی لە کاتی نەورۆز ئاگوایە هەر بەشێک ئەو بەهانەوە کەوتوێتە دەست ئەو دەسەڵاتدارانی ئێران و هەندێک لەو لایەنانە یانەوێ بە ناوی دفاع لە ئازەری ئەم مەوزوعە مەترحکەن گوایە لە کاتێکا بووە کە ئیمام عەلی برینار بووە و نابووە ئەو مەراسم و شتانە بەڕێوە بچێت و ئەوەکەی دیکەیشی ئەوەیە کە گوایە لەوێ بێڕێزی کراوە بە ئازەریەکان چەندە ئەمە تاسیری بووە لەسەرەوەی کە نەورۆز ڕێوڕسمێکی کولتوری و فەرهەنگیە لە کوردستان بڕێوە چووە چەندە ئەوە تاسیری بووە لەسەرەوە؟ دەزانیت تەأثیراتی ئەو مۆزوعە بەستگی بە ئەو هەیە کە ئۆرگانهای دەوڵەتی یان چ پلان و چ سیاسەتیان داڕژاندووە کە بگەژن بە چه ئەهدافێکی بە قەولی خۆیان ئەو ئەهدافانە کە لە ئەو ئەرسەیەدا مەطرح بووە بە چ شکلێ بگەژن ئەو ئەهدافانە کە بتوانن لەو ڕابطەیەدا مەسەلەن تەأسیرگوزار بن بۆ ئەوە کە کورد دەنگی نەیتەوە دەرێ دیمەنی فەرهەنگیان دیار نەکا یان پەیوەندیەکی ملی قومی سیاسی شکل نەگرێ چون ترسی ڕژیم لەوەدا هەیە کە کورد ساڵهای ساڵ حەول داوە کە کورد لە فۆرمهاکی عەشیریدا ڕایگرێ ڕئیس عەشیرێکی بۆی دابین کردووە و حەولی داوە چکولە ژێری دەستی خۆی بە کۆنتڕۆل بیبێتەوە پێشێ کە ئەو ڕئیس عەشیرەیە دەواقع حەوپەیمانی ڕژیمە و ئەو ملەتە ژێری ئەو فۆرمەدا بڕێوە بیبە ئەوە کە ئێستا ئێمە دەبینین ئەو فۆرمە نەتەنها هیچ کەلکی نەماوە هیچ دەورانی تاریخی نەماوە بە کولی بە معنای واقعی لە بین چووە ئەوە کە ئێمە لە دیمەنی کوردستان هەر لە جنوبیترین شاری گیلانی غەرب و بگرە حتا بچیتەوە شاری خۆی و ماکو ئەوانە دەبینین کورد لە فۆرمێکی تەکاملی تاریخیدا خەریکە یەک پارچەیەکی ملی بۆ خۆی شکل دەدا و لە ئاینهایەکی وەک نەورۆز و جەشنهایەکی ملی لەو فۆرمانەدا ئەو شکل یەکگرتنەوە لە خۆی نیشان دەداتەوە بەکاری دێنێت لە ئەرسەی عەمەلیدا نیشان دەداتەوە کە ئیتر دەورانهای کۆنی عەشایری و نازان بنەمالی نەماوە یەک ملەتە یەک پەیکەرەیە ئەهدافێکی ئازادی خۆی هەیە کە لە دوای ئەو ئەهدافانە هەنگاوی خۆی هەڵدەگرێ بۆ یەکە بگەشتەوە ئەهدافی سیاسی خۆی ڕژیم ترسێکی یەکجار زۆر ئەو تەکاملە لەو تەکاملەدا هەیەی و دەی هەوەیە
ئەو فۆرمە شکل نەگرێ بە مەتودهایەکی تایبەتی بە مەتودهایەکی جۆراجۆر کە نێوی داناوە ئەمنیەت نێوی داناوە زۆر جاجی دەبینێ مەسەلەن بە تاوانبارکردنی نەزانم تەزیە تەلەبی و ئەوانە حەول دەدا کە ئەو فۆرمە شکل نەگرێ حەول دەدا کە ئەو ئەتحادە پێک نەیە حەول دەدا کە ئەو ئاگاهیە نەگەشتەوە ئەرسێکە کورد وەک یەک ملەتی یەک پارچە داواکاریەک هەبێ جایتە داواکاری دەتوانێت لەسەر فێربوونی زمانی کوردی بێ لەسەر فێربوونی یەک سری حقوقی فەرهەنگی ملی بێ یان مەسەلەن لە دوایی بچێتەوە لەسەر ئەوە کە بڵێ نەخێر ئەو حوزەی جغرافیایی کە نێوی گۆڕدراوە ئەوە لە ئەسڵدا حوزەی جغرافیایی کە دەبێت نێوی لەسەر کوردستانی بێ بۆ ئەوە کە ملت واردی ئەو فازە نەبێ دەی هەوێ لە نوتفەدا ئەو شتانە خونسای بکەتەوە بۆیەژی لە بەرنەمەهایەکی تایبەتی حەول دەدەکە پێشگیری لەو تەکامل بکە بە بڕوای من ئەو ئەتفاقاتی چکۆلە کە قەوماوە زۆر تەئسیرێکی ئەوە نەبووە کە دلیلێک بێ کە ڕژیم عەکسولعەمەلێکی ئەمنیەتی لە خۆی نیشان بدە بە بڕوای من ترسی ڕژیم گەورەتر لەو مۆزوعەیە کە وتاغی فکری دەوڵەت شتاکی دیتر دەبینن ترسیان لە ئایندەیەکی دیترە کە ملەتی کورد حەول دەدا بگەیشت هەرچەند ئەو حەولدانە و ئەو ئەهدافانە ئەوە نییە کە ملەت دەی هەبێ جدا بێتەوە یان وڵاتێکی تایبەتی دروستکە یان مەسەلەی مۆزوعی تەجزیە تەلەبی لە مێژووی سیاسی ئەمڕۆی کوردە مەسەح نەبووە کارم بەوە نییە کە زۆر جرانی سیاسی بە هەر حاڵ پرۆپاگاندا دەکەن سایتیان هەیە نفوذیان هەیە حولی خۆیان دەدەن بەڵام ئەوە کە ئێمە دەبینن کە شکل دەگرێن لە ناو بەشی کوردستاندا ئەوەیە کە ئێمە هویەتمان هویەتێکی دەباری مەذهبیەوە مەسەلەن هیچ ڕەفتمان نییە لەگەڵ ئەو ڕژیمە ئەو دەوڵەتە دەباری فەرهەنگی و هیچ ڕەفتمان نییە بە ئەو شتەکە دەوڵەت یان ڕژیم پرۆپاگاندای بۆی دەکا ئێمە بەشدار نابین لەو سناریۆهایەکی سیاسی یان نفرەت پراکەمی ئێمە ملەتێکین ئازادی خواردین دەمان هەوێ ڕێگای خۆمان بۆ ئازادی و بۆ ڕفاه و بۆ مەدەنیەتێکی مدرن بۆ خۆمان بچینەوە بۆ ئەو ئەهدافانە بۆیە ڕژیم زۆر لەسەر ئەوە شپاوە و نایزانێ چۆن حەلی بکەتەوە. بڵێ جا ئەگەر بێتە باسی تەزیە تەلەبی ئێستا زیاتر تورکیە چاوی تەماحی کردووەتە بەشی ئازەربایجان لە دوایین لێدوانی ئۆردۆغانە باسی ئەوەکە کە تەبرێز بەشێکە لە تورکیە و حتا وایە باسی ئەوەش دەکرێت کە تورکیە بۆ خۆی دەستی بووە لەو بشێویانەی و ئەمجارە لە ورمێ ڕووی داوە. بێگومان بەڵێ ڕژیمی تورکیا تازگی نییە کە حەول و تەلاش و ئەوانەی نێزێکی 20 ساڵ 25 ساڵ نێزێکی شاید 30 ساڵ لەمە پێشەوە دەوڵەتی تورکیا هات یەک سەری ئۆرگانهایەکی لە ڕێگای قانونیەوە سەقتی کردەوە کە ئێمە خەڵک دەری تجارەت دەکەین بە تایبەتی لە مەناطقی ئازەریدا ئەمن پێم خۆش نییە بە ئازەری فۆرمی بەسلا تەرکیباتی قومیە کە بگۆڕین بینی ببنین تورک هەرچەند بە خۆیان دەڵێن ئەمە بە زمانی تورکی قسە دەکەین ئەمە بڕوای من و زۆر مەنابعی تاریخیش هەیە کە ئەو ملەتە لە ئەسڵدا چون لە ئوستانی ئازەر ئابادگان شکلی گرتووە بۆیەژی هویەتێکی ملی ئازەری بخۆی گرتووە تورکیا دەی هەوێ ئەو هویەتە ملیە بگۆڕێ بۆیە کە بتوانێت بەڕاحەت
بەڕاستی کانالهای نفوذی خۆی دروست بکە بۆ ئەوە کە بتوانێت ڕاحەتی نفوذ بکە لەناو ئەو ملەتەدا و کەلکی سیاسی و ئەوانە لێوە بگرێت. ئەگەر بگەڕێنەوە سەر نەقشی تورکیا دەبێ باسی ئەوە بکەم کە ئەو ئۆرگانهایە کە 20 ساڵەمە پێشە 20 ساڵەمە پێشە هاتن خۆیان ئۆرگانیزەکردنە لەناو ملەتدا بە نوێی تجارەت لەژێردا بە مەخفی مجموعەیە کادرهایەکی ئازەری بوون و تقریبا دەتوانین بڵێن باسەواد بوون دەستیان خوێندبوو ئەوانە وردە قەدەم بە قەدەم سازماندهیان کردەوە کە حاضر بکەن بۆ دەورانێک کە بتوانن تاثیرگوزارێکی یەکجار زۆر بە نفوذی تورکیا لەناو ملەتی ئازەریدا نفوذێکی سیاسیان هەبێ کە بتوانن ڕژیمی تورکیا بتوانێت بۆ ئەهدافی سیاسی خۆی بەکاری بهێنێ. ئەهدافی سیاسی تورکیا ئەوەیە کە لە درازمەدەتدا دەیهەبێت ئوستانی ئازەربایجانی شەرقی و ئوستانی ئازەربایجانی غەربی کە 80% ملەتی کوردە 80% هەموو ساختاری ئەو ملەتە لە شاری ماکو خۆی و بگرە حتا دێتەوە مەسەلەن مەرزی شنەویە ڕوو بە باڵا مقدارێک ئازەریمان هەیە لە نەغەدا کە فیلم و تاریخەکانی هاتووە کە لەکوێ هاتوونەوە بە هەر حاڵ مەبەستمان ئەوە نییە کە ئەمە زدیەتی ئازەری دەکەن ئەوانیش ئینسانن حەقی ئازادیان هەیە وەکە بۆ خۆمان حەقی ئازادیمان هەیە ئەوانش حەقی ئازادی و ژیانێکی ئینسانیمان هەیە کورد هیچ وەخت متوسل بە خشونت نەبووە کە بۆ ئازەری یان بۆ ئاسووری یان ئەرمەنی لە ئێرە دەژی ئەوانش ئینسانن حەقی ئازادی خۆیان هەیە. بەڵام دەمهەوێت باسی ئەوە بکەم کە تورکیا سازماندهی کردووە ئەو شەبەکەیە کە بتوانێت تاثیرگوزار بێ چەندین ساڵەمە پێشەوە ڕژیمی جمهوری ئیسلامی ئەوانە کە ئاگادار بوون لە موضوع شکلیان یعنی مجوزیان لێیانستان بەڵام بە بڕوای من دەتوانم بڵێم سەدها کادرهەیە کە باوەڕیان بە یەک سری ئیدۆلۆژیکی خشونەت و پانتورکیزم و زدیەت لەگەڵ کورد یەکێک لە تایبەتمەندیەکانە و ئەوانە وحتى متواصل بە یەک سری مەتودهایەکی ئەوە کە کورد قەتل عام دەکرێ و خوێنیان نەزانم گۆلی ئورمیە پڕی دەکەنەوە و لە فۆرمهایەکی زۆر تایبەتیدا خۆی نیشان دەدە تورکیا ئێستا بەرهەمەکە ئێستا خۆی نیشان دەدە کە تورکیا ئەهدافی درازمەدەتی لەو سازماندهیەکە چی بوو لە ئورمیە و دەیهەویست بە چ شکلێک تورکیا و ئازەربایجان لەوە دەترسن کە ئەگەر هات ئێران ڕۆژێک لە فۆرمی سیاسی و نظامی خۆیدا ڕووخا ئەوان بێن لە زووترین کاتدا بتوانن ئازەربایجان لێی جودا بکەنەوە دەوڵەتێکی مستەقلی بۆی دروستکەن ئەو کادرانە دەبێت ئەو دەورانە ئەو ڕۆڵێ مەسئولیەتی ئەو ڕۆڵیان بۆ خۆیان بگرن و ئەو سیاسەتی پانتورکیزمە جێبەجێ بکەن بۆ ئەو ئەهدافەژی ئەو کەسانە بە سلاح هاتوونەوە پاروازەکردن. بەڵێ یەک دوو گروپ بەیانیەکیان داوە بەیانیان داوە سەبارەت بەو ئاڵۆزیانەی لە ورمێ ئەوە چەند دەنگدانەوەی لە شاری ورمێ بووە و لە نێوان خەڵکدا چەندە پشتیوانی لەوە کراوە و ئەوە بە پۆسێتی وەرگیراوە. بەڵێ بەبوونی جەژنی نەورۆزی ئەم ساڵ دوو تایبەتمەندی هەیە دەبێ باسی بکەم. یەک ئەوەیە کە دەوڵەت ڕژیم باوەڕ نەیدەکرد کە ئەو هەموو ئەو تەجەمع کوردە بتوانێت سازماندهی بکرێت لە نەورۆزە پێیان وابوو نهایەتەن 2-3 کەس دێن جەژنێک دەگرن خۆیان دەرەقسن لە دوای دەچنەوە ماڵی خۆیان حتا لەباری ئەمنیەتی مەسەلەن ها مەسئولی ئەمنیەتی دابنێن کە ئاگر دروست نەبێ و نازانم شەڕ نەبێ ئەسڵەن ئەو شتانە تێدا نەبوو کورد بۆ خۆی وەک ملەتێکی متمدن وەک ملەتێک ئەوە کە ئیتر لە ڕوخساری لە دروستکردنی ئەو نەورۆزەدا ژن و پیا و گەنج و هەموو بە یەکەوە لە فۆرمێکی ئازاددا لە ئەحترام نسبەت بە وجودی یەکتر
ئازادانە جەشنێکی یەکجار جوان و یەکجار تەمیز و ڕێکەپێک و یەک ئینسان لەو جەشنەدا ناگرفتی هەبوو، نا تووشی مشکلەیەکی ئەمنیەتی بوو و نا هیچ شتێکی حتا دەها کەس پەیامیان دابوو کە بوو خەڵکی ئازەری بەرادەرانی ئازەری بەڕاحەتی دەتوانم بڵێم نێزێک 2,000 حتا بەلکە 5,000 کەس ئازەریش تێدا بەشدار ببوون. خۆ ئەوانیش هەمووی ئەوانە کە هاتن بەشدار بوون جەماعەتی هەموو مثلەن ئەگەر ئەرمەنی تێدا بێ، ئاسووری تێدا بێ، ئازەری تێدا بێ، فارس تێدا بێ، هەموو ئەو کەسانە کە لەوێ مهمان بوون پەزیریایەکی زۆر جوانیان لەوان کرا، خێرهاتنێکی زۆر گەرمیان لە خەڵک کرا. ئەوە نەبوو کە جەوەک دروست بێ کە مثلەن ئێمە کورد لە فۆرمدا زدی ئازەری بێ یان زدی تورک بێ. ئەسڵەن جەوەک ئەوانە جەوەکە یەکجار زۆر دموکراتیکی بوو، ئینسان دۆستانە بوو، جەژن بوو، خۆشحاڵی بوو، بۆ ئەوە کە فەرهەنگێک ئاینێک دروست بێم. ئەوە کە باسی دەکەی جەنابێ، ئەمن هەر پێشتەژی پەیامی ئەوەمان هەبوو کە هەموو کەس بتایبەتی برادرانی ئازەری زۆر کەسیش هاتوون بەشدار بوون لەو مۆزوعەدا و دیساژی هین داوە کە پەیامی ئەو جەشنە و جەشنهاکی دیتر هەرگز لەسەر ئەوە نەبووە کە ئێمە یان کوردبی هەوێ مهری هینی خۆی تایبەتی خۆ لە ئۆلمپیادا کە ئێرە خاکی وڵاتێکی تایبەتیە خەڵکی دیتر حەقیان تێدا هەبن. ئەسڵەن ئەو پەیامە نە هیچ شەخصێک و نە هیچ ئۆرگانێک و نە هیچ ڕێکخراوەک دایە دیارە لە ناو ئازیاریەکان بۆ ئەوە کە مەشروعیەت بەهینی خۆیان بدەن، دژاتی خۆیان بدەن، یەک سری مەسائل یەک سری ئالای کوردستان ئەوان جاریان کردبوو پەخش بوو، بەڵام زۆر بەڕاحەتیت فاش بوون کەوانە دروست نین و پیلانێکی ئەوە هەبووە کە بتوانن مەسەڵەن دژاتی خۆیان بە ئەو فۆرما سازماندهی بکەن نیشان بدەن. دیساژی پەیام زۆر سازمانهایەکی فەرهەنگی مەسەڵەن بەشی موسیقا، بەشی فەرهەنگی و بەشی زمانشناسی ئەوانە زۆر بە دۆستایەتی و ئینسانی پەیامیان داوە کە ئێمە احترامان هەیە بۆ هەموو ملەتهای دیتر لە ورمیە لە سەراسەری ئێران جاتی هیچ ملەتمان تێدا نەشکلی گرتووە دەژی وجودی هەیە. ئێستا دوای ئەوە تقریبان زیاتر لە هەفتەیەک شتێکی وایە کە ئەو ڕسمە گیرا و ڕووداوانە ڕوویدا پێتان وایە ئەبێت چ بکرێت بۆ ئەوەی ئێمە لە داهاتووە شتێکی وا ڕوو نەداتەوە و برایەتی ئازەری و کورد زیاتر پتەوتر بێت و مەیدان نەدا بە ئەوانەی وە ئاژاوە گێڕن، ئەوانەی وایانەوێت دووبەرەکی دروستکەن لەوانە ئێمە دووری بکەین. ئەبێت چ بکرێت لە کۆمەڵگای وەکو ورمێ، نەغەدا یا ئەو شوێنانەی وە خەڵکی کورد و تورک و ئەو ئاسووری و ئەرمەنی وانە تیاژین، ئەبێت چ بکرێت و دەوری هێزە سیاسیەکان زانم ئێوە لەوێ تەبعاً ناتوانن زۆر لەو بابەتەوە قسە بکەن، بەڵام ئەبێت چی بێت؟ بەداخەوە جەوی ئازادی نییە، ئازادی بەیان، ئازادی تەشەکل، ئازادی ئەوە کە ئەرتباتی فەرهەنگی دروست بێ یان ئەنجومەنهایە کە بە مەسئولیەتێکی بلندەوە بێن ئظهاری نەزەر بکەن و خەڵک دەعوەت بکەن بۆ ژیانێکی ئینسانیتر، ژیانێک کە تەهدید تێدا نەبێ، ژیانێک کە احترام دابنێ بۆ وجودی یەکتر. ئەو جەوە هێشتا لە ئێراندا پێک نەهاتووە. من باوەڕم بە ئەوە هەیە کە لە ئایندەدا پێک دێ 100%. یعنی تەکاملی کۆمەلگا بەڕووی ئەوە دەڕوا لەگەڵ هەموو شتێکی کۆن چاو لە تایبەتمەندی ئێستا کورد بکەن لە سەراسەری کوردستاندا یان تایبەتمەندی بەشەکانی دیتر ئێران بکەن. کارم بەوە نییە کە لەناو بەداخەوە دەبێ بڵێم لەناو قەوم و ملەتی ئازەریدا مەذهەب زۆر ڕیشەدارترە. دەتوانین بەڕاحەتی بلین کەن چون مەذهب
بە ئەو فۆرمە کە تەبلیغ بۆ کراوە پروپاگاندا بۆ کراوە لەناو ملەتی ئازاریدا یەکجار زۆر ڕێشەی داوە و لە تایبەتمەندی خۆیژی لە خۆی نیشان دەدا و هەویەتێکی بووە هەویەتێکی دین باوەڕی هەویەتێکی ملیگەرایی لەناو ئازاریدا من بەو باوەڕم ئەگەر جەوی دموکراتیک لە کۆمەلگای ئێراندا پێک بێ ئەوانە چون لەباری ئەرزشمەندی فەرهەنگی ئەرزشمەندی ئینسان دۆستانە زۆر فەقیرن زۆر شتێکی زۆر تایبەتیان تێدا نییە زوو دەتوانن خونسا بن و هیچ هینەکیان تێدا نەمێنێ بەڵام دەبێ طبیعەتەن ئەو جەوە دروست بێ کە خەڵک بتوانن بەعضە کەسانێک شەخصیەتهایەکی سیاسی ئاگاه بتوانن تاثیرگوزار بن من لە زۆر کەسانی دیتریش کە مەسەلەن وەک ڕۆشنبیر وەک کۆمەلگاناس جامعەشناس ئەوانە دیومە خەڵکی ئازەرینە تەبریزینە نازانم شارەکانی دیترن ڕۆشنبیرن باسی ئەوە دەکەن کە ملەتی کورد و ئازەری ملەتایەکی دۆستن ڕەفیقن ساڵهای ساڵ ژیانیان کردووە بە ئەوە کۆمەلگایەکی ئینسانیمان هەیە بە یەکەوە ئەحترام دادەنێن بۆ حەق و حقوقی یەکتر بە بڕوای من باشترین تشت ئەوەیە کە هەموو ڕێکخراوەکانی مەدەنی و سیاسی لەسەر ئەوە بڕۆنەوە پێشە کە ئێمە نامان هەوێ بەڕاستی هیچ دژاتی لە فۆرمی چه مەذهبی بێ چه ناشونالیستی بێ چه نفرەت پەراکەنی بێ شکل بگرێەوە دژاتی مان دژی هیچ ملەتێک نییە هەموو ئینسان هەموو ئەوانە هەموو ئەو خەڵکانە یەک حەقی هویەتی ملیان هەیە کە ملیەتی خۆیان پیان خۆشە مەسەلەن مەجموعەی عادات و جەشنهایەکی فەرهەنگیان هەیە پیان خۆشە دەتوانن زۆر بەڕەحەتی لە جەوێکی بە بڕوای من دەبێ ئەو شتا زۆر تەبلیغی لەسەر ئەوە بکرێت کە ئەحترام دەبێ مکانیزمێک بێ بۆ وجودی ئەو ملیەتانە لە شارەکانی تایبەتی ئێران لە کوردستاندا ئەحترام دابرێ مەسەڵەن کەسێک زەردەشتیە حەقی ئەوە هەیە کە بۆ خۆی هەڵبژاردێ زەردەشتی بێ یان کەسێک ئازاریە پێخۆشە فەرنوع فەرهەنگێکی هەیە ئەحترام فقط دەبێ هیچ ملەتێک نابێ متوەسل بە خشونەت بێ و تهدید یەکتر تهدید کەن کە زێربەناغەیەک دروست بێت کە ڕۆژێک لە ڕۆژان ئەو دژمناتیە تەبدیل بە جنایەت و قەتل عامی یەکتر بکرێن کە بەداخەوە ئێمە لە نەغەدا سناریۆیەکی ئاوامان دیت کە مەڵە حەسەنی توانی ئەو سیاسەتە ئەو سەردەما ببنجێنێ دەست بە قەتل عام کە لە مەناطقی نەغەداوە سەدها کەسی بێ گوناح و ئەوانە لەم جنایەتە داهاتنەوە و کوشتن و قەتل عام کردن. بەڵێ فەرموو. بەڵێ لە هەر حاڵە زۆر سپاس بۆ ئێوە توانیتان بەشداری ئەو بەرنامەیە بن هیوادارم لە داهاتووە کێشەی وا لە کۆمەلگانێتە پێشەوە زۆر سپاس بۆ بەشداریتان ڕێز ئەمیری عەزیزی لە شاری ورمێ زۆر سپاسم دەکەم سەرکەوتی بن زۆر سپاس بڵێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەو جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم